بناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ. خۆشحاڵین لێرە کە بە خزمەت خوشکانی بەڕێز و برانی خۆشەویست دەگەین و سوپاس و پێزانینیشمان و دەستخۆشیمان ئاراستەی بەرپرس و کارجێڕ و ئەندامانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی دەکەین کە هەڵساون بە دابینکردنی پێداویستیەکانی 700 لە منداڵە چاوگەشتەکانی ئەم دەڤەرە. دیارە بە هاوکاری خێرخوازان، بە هاوکاری مامەسە ناسح فەتحوڵڵا، خوا پاداش هەموو لایەشیان بدات و یارەبی خوا بەرەکەتی مادی معنەی بەس هەموو لایەکدا بڕێژێ و بیکە بە جێڕانەوەی بەڵاو و ناڕەحەتی و گرفتاری سەر هەموو لایەک. ئێمە هاوکاریکردنی یەکتر و بەتەنگەوە یەکتر هاتن بە ئەرکێکی شەرعی و بە ئەرکێکی نیشتیمانی دەزانین. پێمان وایە ئەگەر کۆمەڵە خەڵکێک یا کەسێک خۆی بەدڵسۆز بزانێ، خۆی بە خەمخۆری وڵات و خەڵک بزانێ، پێویستە هاوکاریان بێ، پێویستە بە تەنجانەوە بچێ، پێویستە کێشە گرفتەکانیان چارەسەر بکە. چونکە ئەوە ئەسڵێکی دینیە و لە هەمان کاتدا ئەرکێکی نیشتیمانیەتەوەییشە. بۆیە ئەوەی کە دەکرێ و ئێستا کە کراوە لە داهاتوودا ئێمە کە دەیکەین و لە ڕابردوو کە کردومانە سوپاس بۆ خوا، ئەوە ئەرکێکی سەرشامان جێبەجێ دەکەین و پێشم وایە ئەوە کەمێکە لەو ئەرکەی سەرشامان ئێمە جێبەجێ دەکەین. زۆر ئەرچیتر و زۆر کاریتر هەیە پێویست دەکا ئێمە وەک دڵسۆزی و خەمخۆری بۆ خەڵک وڵاتی خۆمان بیکەین، بەڵام جارێ ئەوەندە توانایە هەبووە، ئەوەندە بۆمان گونجاو بووە و ئەوەندە دەستمان کراوە بوو کە تا بتوانین خەڵک خزمەتی زیاتر بکەین. و ئەوەی کە دەشیکەین ئەگەر چاکەیە کرابێ، ئەگەر ئەرچێک جێبەجێ کرابێ، ئەگەر هاوکاریە کرابێ، ئێمە لە خواوە دەزانین. منەتیش بەسا هیچ کەسدا ناکرێت. وما بكم من نعمة فمن الله. هەر نیعمەتێکتان پێوە دیار بێ، هەر چاکەیەکتان لەدەست هات، خزمەتی هەر کەسێکتان کرد، دڵسۆزیتان بۆ هەر کەسێک و کۆمەلگان نوان، ئەوە بزانن خوا تەوفیقی داون، ئەوە لە خواوەیە، ئی خۆتان نییە. بەڵکو ئێمە دەبێت سپاسی خوا بکەین کە ئەگەر بتوانین خزمەتێک و چاکەیەک لەگەڵ خەڵکی میلەتی خۆمان بکەین، ئێمە سپاسی خوای دەکەین. ئێمە مەمنونین ئەگەر ئەومان لەدەست بێ، ئەگەر خوا ئەومان پێڕەوا ببینێ. بەڕاستی ئێمە مەمنونین، ئێمە منەتبارین، نەک منەت بەسەر خەڵکدا بکرێت. و بەداخەوە دەبوو حکوومەت پێداویستی منداڵە چاوگەشت و جوانەکانمان دابینکە. بەداخەوە ڕاستە ئێمە کۆمەلگایەکی موسڵمانین، هاوکاریکردنی یەکتر و دەستبار بۆ یەکترگرتن و بەتەنگەوە یەکتر هاتن ئەرچی سەرشانی هەموو لایەکە. بەڵام لە هەمان کاتدا ئەو حکوومەت و ئەو دەسەڵاتێکی هەیە ئەرکێتی پێویستە کە خەم لە هاوڵاتیانی بخوا، پێویستە کێشە و گرفتەکانیان چارەسەر بکە، پێویستە ئەو منداڵانەی ئەو کەسانەی کە پێداویستیان هەیە بۆیان ممکنە بۆیان دابین کە بۆیان جێبەجێ بکە. ئەی حکومەتایەتی حکمڕانی یانی چی؟ بەس بەداخەوە بەڕاستی ئێمە لەم وڵاتە کێشەی ئەومان هەیە، خەمخۆری باشمان نییە، دڵسۆزی باشمان نییە. واتە مەبەستم لە بەرپرسانە، مەبەستم لە دەسەڵاتدارانە کە خەمخۆرانە دڵسۆزانە بن کاری خەڵک ڕاپەڕێنن و داواکاریەکانی خەڵک جێبەجێکەن، کێشەی خەڵک چارەسەر بکەن. ئەوەش بەوە دەبێ وەختێک کە بەرپرسانی ئێمە، مشورخۆرانی ئێمە لەگەڵ خەڵک بن، تێکەڵ بە خەڵک بن، لەناو خەڵک بن و ئاگاداری معانات کێشەی خەڵک بن. دەنە ناتوانن گرفتیان چارەسەر بکەن، هەر لێیان تێناگەن، نەک گرفتیان چارەسەر ناکەن. بۆیان پێم وایە ئەرکی هەموو لایەکمانە کە ئێمە بین بارودۆخێک بڕەخسێنین و نوێنەر و بەڕێوەبەرانی کاروباری خۆمان بە شێوەیەک هەڵبژێرین کە خەم لە کێشەکانمان بخۆن، خەم لە داهاتوونەوەکانمان بخۆن. بەڕاستی دەبێت نوێنەری وا هەڵبژێرین، کاربەدەستی وامان هەبێ کە
کێشەمان چارەسەر بکە بە دوای گرفتی یەکێکەماندا بڕوە خەمی هەبێ دڵسۆز بێ نەک تەنها خەمی خۆی و حزب و بنەماڵەکەی بێ. بۆیە ئێستا کە بەرەو هەڵبژاردنین پێم خۆش هەموو لایەکتان بیزانن ئەوە کە ئێمە ئێستا لە خزمەتتان داین ئەوە بۆ بانگێشەی هەڵبژاردن نییە، بەڵام مادەم هەڵبژاردن دەبێت ئەو دوو قسانە بکەین. ئێمە 4 ڕۆژی تر نوێنەرانی خۆمان هەڵدەبژێرین بۆ پەرلەمانی کوردستان و پاشانیش ئەو نوێنەرانەمان حکومەتی نوێ پێک دێنن، واتە هەم نوێنەر هەڵدەبژێرین هەم کاربەدەستانی خۆمان هەڵدەبژێرین، ئەوانە کە کاری ئێمە بەڕۆ دەبەنەوە دووە. دەبێت تەماشا بکەین بزانین چ نوێنەرێک دڵسۆزی خەڵک دەبێت، خەمخۆریان دەبێت، لە معانات و کێشە و گرفتەکانی خەڵک تێدەگات و هەمیشە بە دوای چارەسەرکردنی کێشەی خەڵک و هاوڵاتیانەوە دەبێت، خەمی خۆی نابێت، خەمی خەڵکی دەبێت. دەبێت بزانین ئێمە کاتێک دەچین بەرەو هەڵبژاردن دەنگ دەدەین بە کاربەدەستانی خۆمان کە بۆ لەمە دووە چێ کاروباری ئێمە بەڕێوە دەبا، چێ وەزیری پەروەردە دەبێت بۆ سەرپەرشتیکردنی منداڵەکانمان، بۆ خوێندنمان، بۆ پەروەردەکردنی منداڵەکانمان، بۆ فێرکردنیان، چێ لەمە دووە وەزیری دارایی دەبێت بۆ ئەوەی کە ئەو داهاتەی لە هەرێمی کوردستان هەیە بێتە دەستێکی ئەمین و بە شێوەیەکی ڕێکوپێک بۆ بەرژەوەندی هاوڵاتیان و ئەم وڵاتە خەرج بکرێت، نەک بەشێکی داهات هەردیار نەبێ ڕوون نەبێ، بەشێکیشی بە ئیرادە و بە هەواڵ ئارەزووی بەرپرسێک دوو پەربز خەرج بکرێت یا حزبێک لە پشتیەوە بێت. بۆ نمودا ئێمە کاربەدەستانێک هەڵدەبژێرین کە ئەم وڵاتە بەڕێوەبەرن لە ڕووی علاقاتی سیاسیەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی یاساییەوە، لە ڕووی موسسات و دامەزگەکانی تریەوە. بۆیە ئێمە دەرفەتمان لە پێشە ئێستا ئێمە بین نوێنەری دڵسۆز و خەمخۆر، نوێنەری ڕاست و ڕێک، نوێنەری بەرپرس خۆی بە بەرپرسار بزانێت بەرامبەر بە خوا، بەرامبەر بە خەڵک، بەرامبەر بە کۆمەلگا، بەرامبەر بە ژیانی هاوڵاتیانی. ئێمە بەرەو ئەوە دەڕۆین بەڕاستی. بۆیە ئێمە بەرپرسیارین ئێستا لەوەی کە چی هەڵدەبژێرین، بەڵام هەر کەسێک دوای 30 مانگ ئەگەر هەر کەسێک دەنجی بە خەڵکێکدا، هەر خەڵکێک دەنجی بە خەڵکێکدا ئەگەر دەیزانی ئەو خەڵکە دڵسۆز نییە، دەیزانی ئەو خەڵکە پاک نییە، دەیزانی ئەو خەڵکە ڕاست نییە، دەیزانی ئەو خەڵکە خەمخۆری خاک و وڵات نییە و خەمخۆری خەڵک نییە، بڕوا بکەن دوای 30 مانگ ئەو خەڵکە حەقی گلەی و گازاندەی نامێنێت. بەڵام ئەوەی کە دەنگ بە خەڵکێکی ڕێک و پێک و خەڵکێکە فعلەن ڕاست و ساغ و دڵسۆز و خەمخۆری خەڵک و خاکە، ئەوە سبەی ئەگەر ئەو جۆرە کەسە وا دەرنەچ و خوا نەخواستە ڕێکخراپی کرد حەقی هەیە ڕۆژی 1000 گلەی لێ بکە و خۆپیشاندانی بکە، ڕاپەڕین دژ بکە، بینێت خوارد لەسەر کورسەکەی خۆی. بەڵام ئەوەی ترکە دەنجی بە گەندەڵکاردا بێ، دەنجی بە ستەمکاردا بێ، دەنجی بە قۆڕەکاردا بێ، بەخوا کاکە دوای حەقی گلەی نییە. ماڵی ببە، سامان و سەروەتی ببە، حەقی پێنەدا، فەقیر بکەوێ، هەژار بکەوێ، هەرچی بەسەری بێ خەتای خۆیەتی با گلەی لە کەس ناکە لە خۆی نەبێ. زامن بەڕاستی ئەو دوو قسانەم دڵسۆزانە بۆ هەموو لایەکە و ئومێد دەکەم کە ئینشاڵڵا خوای گەورە بارودۆخێکمان بۆ بێنێتە پێش. ئەم جارە وڵاتی ئێمەش بێتە وڵاتێکی ڕێکوپێک، ئاسایش تێدا بەرقەرار بێ، ئازادی تەواوی تێدا بەرقەرار بێ، خۆشگوزەرانی تێدا بەرقەرار بێ، هاوڵاتیان بە مافە ئاساوی یاسایەکانی خۆیان بگەن، فعلەن یاسا سەروەر بێ، فعلەن کار بە بنەماکانی موسسات و دامەرزاوەی بکرێت لە وڵاتدا، فعلەن ئەم کۆمەلگایە برا و تەبابین و لە نێو خۆدا ڕێک و پێک و لەگەڵ دەرەوەماندا بەهێز و دامەزراو بین و ئەو بەرپرسانەمان کە هەڵیان دەبژێرین ئینشاڵڵا خزمەتی خەڵک و خاک و وڵاتەکەی خۆمان بکەن. ئەمن دووبارە خۆشحاڵم بە دیداری هەمووتان، یاخۆ خوای گەورە دەروخێر لە هەموو لایەک بکاتەوە و خوای گەورە وامان لێ بکە ئەم جارەی ئەم دەورەی ئینشاڵڵا لە وڵاتی ئێمە فەقیر و هەژار نەمێنێ، یعنی وەکە پێویستی بە شتێکە بێ، پێویستی بە پێداویستێکی کەم هەبێ، یاخۆ وا بێ ئینشاڵڵا خوای تەعالا دەرگامان لێ بکاتەوە، هەم بەرەکەتی مادی خۆی هەم بەرەکەتی معنەوی خۆی بەسەر ئەم خەڵکەدا بڕێژێ
ئێمەش وڵاتمان بە وڵاتان بچێ، هاوڵاتیەشمان بەختەوەر بێ، سەرفراز بێ، خۆشگوزەران بێ. یاخوا شاد و سەربەرز و سەرفراز بن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.